کابوس فاشیستا. ای همو جیهان ریگ خوش کر بو خباتی آزادی انسان بانگوازی شورشه که ای همو جیهان ریگ خوش کر بو خباتی آزادی انسان شورشه که به پیشنگی جنانی نیشتمان با مستوگر به سربستی حرمتی جیان شورشه که به پیشنگی جنانی نیشتمان با مستوگر به سربستی حرمتی جیان به سربستی و حرمتی جیان با و یک بین بگازه و گلان یکی ترست خازه دلی دشمنان با یک بین بگازه و گلان یکی ترست خازه دلی دشمنان خونویستی و دیده بسامی نودلی دایر کرد نودلی دایر کرد ای هوالانی بزبری پیکری شو سینران پیکری شو سینران ای پلنگانی بسامی نودلی دایر کرد نودلی دایر کرد ای هوالانی بزبری. بینەرانی خۆشەویستی تلڤیزیۆنی کۆمەڵە بەرنامەی ڕاستەوخۆ ئەم کاتە و هەموو کاتێکی ژیانتان پڕ بێ لە شادی و کامەرانی. بەڕێزان، ئەمڕۆ دووشەمبە 14 مانگی نوامبر بەرامبەر لەگەڵ 23 مانگی خەزەڵوەر لە خزمەتتانداین بۆ پێشکەشکردنی هەڵقەیەکی تر لە بەرنامەکانی ڕاستەوخۆی تلڤیزیۆنی کۆمەڵە. بەڕێزان، هەروەک ئاگادارن ئەمڕۆ لەلایەن کۆماری ئیسلامیەوە موشکباران و پەهبادبارانی مقڕەکانی حیزبی دیموکراتی کوردستان و ئۆردوگای کۆمەڵەی زەحمەتکێشان لە زرجۆز و لە کۆیەکرا. ئەم ڕووداوە کاردانەوەی جۆراوجۆری بەدواداهات لە ئاستی ناوچەکە و لە ئاستی دنیادا هەڵوێستی لەسەر گیرا. ئێمە دەمانەوێت ئەمڕۆ لەسەر ئەم ڕووداوە و لێکەوتەکانی و لێکدانەوەی ئەو ئاخێز و شۆڕشەی کە لە ئاستی ئێراندا ئەوە نزیک دەبێتەوە بۆ 2 مانگ بە شێوەیەکی چڕوپڕ و یەکگرتوانە لە ئارادایە قسە و باس بکەین. لە بۆمبارانەکانی ئەمڕۆدا هەروەک لە هەواڵەکاندا باسکرا، ئۆردوگای حیزبی دموکراتی کوردستانی ئێران لە کۆیە بۆمباران کرا بەداخەوە. 2 کەس لە پێشمەرگەکانی ئەو حیزبە گیانیان بەخت کردوە، وەک باز دەکرێت 7 و 8 کەسیش بریندار بوون. لە زرجوێزەڵەش بارەگای یا ئۆردوگای کۆمەڵەی زەحمەتکێشان بە وەسیلەی پەهبادەکانی کۆماری ئیسلامی بۆمباران کرات، بەڵام ئاکامی بۆمبارانەکە کە زیانی ماڵی لێکەوتوتەوە بەڵام زیانی ژیانی تا ئێستا ڕانەگەیەندراوە. ئێمە وێڕایی سەرخۆشیکردن لە بنەماڵی ئازیزی گیان بەخت کردوان و
هیوای هەرچی زووتر چاکبوونەوە بۆ بریندارەکانی ئەم ڕووداوە بە توندی ئەم حرەکەتە مەحکوم دەکەین و ئەم شەو بەتەمای لەسەر ئەم ڕووداوە قسە بکەین بۆ لێکدانەوەی ئەم هەواڵە و ئەم ڕووداوە میوانێکی زۆر بەڕێزمان هەیە. کاک حەسەن ڕەحمانپەنا ئەندامی کۆمیتەی ناوەندی کۆمەڵە و جێگری سکرتێری یا جێگری دەبیر ئەوڵی کۆمەڵە. کاک حەسەن بەخێربێیت بۆ ئەم بەرنامە. زۆر سپاس کاک سەیجان، مندوونەبینی بۆ بەڕێستان و هاوکارانتان و سڵام هەیە بۆ هەموو بینانی تەلەڤیزیۆنی کۆمەڵە و لە خزمەتتاندا. کاک حەسەن هەر وەک ئاماژەی پێکراوە لە هەواڵەکانیشدا هاتووە، ئەمڕۆ ڕووداوێکی دڵتەزێن ڕوویدا و کۆماری ئیسلامی دیسان هێرشە درندانەکانی دووپات کردەوە بۆ سەر ئۆردوگا و شوێنی نیشتەجێی خەڵکی مەدەنی لە کۆیەوە لە زرگوێزەڵە. ئەم حرەکەتە پێشبینی دەکرا کە ڕووداتەوە، ئامادەگی هەبووە و هۆکاری دیسان بردومانکردنەوە و یا کۆماری ئیسلامی کە دەستی بردوێتەوە بۆ ئەم جەنایەتە چییە بە بڕوای بەجان؟ بەگەر ئیجازە بدەین سەرەتا سەرخۆشی گەرم پێشکەش بە بنەماڵە هاوبیران و هەروەها کە سوکاری ئەو دوو پێشمەرگە گیانبەخت کردووەی حیزبی دموکرات بکەم، هەروەها حیزبی دموکرات و هەروەها ئومێدی باشبوونەوە بۆ بریندارەکان بخوازین. ئەوەی کە بەم ڕووداوای ئەمڕۆ دەگەڕێتەوە بە باوەڕی من قابلی پێشبینی بوو، ینی بۆ هەموو لایەنە سیاسیەکانیش هەر لەو کاتەوە کە یەکەمین بردومانەکانی جمهوری ئیسلامی دوای ئەو مانگرتنی گشتی لە کوردستانان ڕوویدا، قابلی پێشبینی بوو کە جمهوری ئیسلامی دڵپڕلەقینە هەم لە ئەحزابی سیاسی هەم لە خەڵکی کوردستان. ئەگەر لە ناوخۆی کوردستان زۆر بێڕەحمانە بە ئەسلحەی گەرم و مستەقیم سنگی جوانان و ئازیزانمان لەوێ دەکا بە نیشانە، ڕۆژانە لە لاوەکانمان و لە تێکۆشەرانی ناڕەزایەتیەکان گیانیان بەخت دەکەن، لە دەرەوەی سنوورەکانێکی جمهوری ئیسلامی بۆی بکرێت دەست ناپارێزێ و لە ڕێگای تیارەی بێفرۆکەوان درۆن یا پابات و یا لە ڕێگای موشەکە دوور هاوێژەکانیانەوە بارەگا و مقارەکانی حیزب و ڕێکخراوە سیاسیەکان دەکاتە ئامانج. ینی ئەم دوو کردەوەیە لە ڕاستیدا دوو ڕووی دراوێکن کە جمهوری ئیسلامی هاوکات بەیەکەوە ئەمانە دەباتە پێشەوە. قابلی پێشبینی بوو بە دلیلی ئەوەی کە کۆماری ئیسلامی هۆکاری ئەو ڕووداوانەی ناوخۆ لە پێش هەموو شتێکا بە کوردستان دەزانێت، لە کوردستانیشدا بە حیزبە سیاسیەکانی دەزانێت. ماوەیەکی زۆر کورتە دوو مانگرتنی سەرکەوتوانە لە کوردستان بەڕێوە چوو کە فەراخانی ئەو دوودانە مانگرتنە کە هەموو وستانە کوردنشینەکانی هەر لە ئازربایجانەوە تاکوونێ کوردستان و کرماشان و ئیلام و ئەوە گرتەوە و بگرە دەرەوەی کوردستانیش پێوەی پەیوەست بوون بە حیزب و ڕێکخراوەکان دەزانێت کە ئەو بانگەوازەیان کرد. هەروەها کولی ئەو ناڕەزایەتیانەی کە لە ئێرانی شاشقڵیان گرت کوردستان بە موسەبب دەزانێت، بۆیە ئەوەندە بێڕەحمە نسبەت بە کوردستان. تۆ بەشا بکەی مەسەلەن ئەو سیلاحانەی کە لە کوردستانە بەکاری دێنێ هەر ئەوە نییە کە لە تاران بەکاری دێنێ، هەر ئەوە نییە کە لە شیراز و ئیسفەهان و شوێنەکانی دیکە بەکاری دێنێ، بۆ یەکانی ئەوان زۆر زۆر دڵپڕ لە خوێنن لە کوردستان، هەم بە نیسبەتی ئەحزابی سیاسی هەم بە نیسبەتی بزوتنەوەیەکی مافخوازانەی کە 43 ساڵە سەری بۆ جمهوری ئیسلامی دانەنەواندووە و هەم بە هۆکاری ئەوەی کە جەرەقەی ئەم ناڕەزایەتیانەی کە لێدراوە و هەموو ئێرانی گرتووەتەوە و دروشمی ئازادی خوازانەی ژن ژیان ئازادی ئەوڕۆکە لە مەشهەد و یەزدەوە کە ناوەندی ئاینین تاکوونێ تاران و تاکوونێ کەرەج و جنوب و شمال و شەرق و غەربی ئێرانی گرتووەتەوە لە کوردستانەوە سەرچاوی کرد. وێ بە هەمووی ئەوانەوە کۆماری ئیسلامی لە خەڵکی کوردستان تووڕەیە، لە حیزبە سیاسیەکانی تووڕەیە، ئەوە بەو شێوە دەوێت تۆڵەیان لێ بکاتەوە. بۆ هۆکارێکی دیکەی بۆ ئەوە دەگەڕێتەوە کە کۆماری ئیسلامی ئێستەیشی لەگەڵ بێ دوای 2 مانگ لەو ناڕەزایەتیانە و 43 ساڵ لە دەسەڵاتێکی سەرکوتکەرانە و دڕندانە کە هەیەی پێی وایە ئیتر بیرروڕای خەڵکی ئێران دەتوانێت چاواشە بکە. ئەمە لە کاتێکدایە کە ئەوە تازە تەواو بووە، تازە دوا سیاسەتی فری و ئیدۆلۆژی ئیسلامی حواڵەدانی ناڕەزایەتیەکان بۆ ئەو دیوی سنوورەکانەوە ئەمانە ئیتر تازە دوا کەس بە قەولی کوردیاڵێ ئەم خەنەیە لە جمهوری ئیسلامی ناکرێ،
هەر بۆیە کانی جمهوری ئیسلامی دەیەوێت بێروڕای گشتی پێ چاواشە بکات، دەیەوێت وان نیشان بدات کە ئەوە کەسانێکی ئاژاوە جێڕ و بە قەولی ئەوان تەجزیە تەڵەب و سەر بە بێگانن خەریکن ئەو ناڕەزایەتیانە هیدایەت دەکەن یا دەری دەبڕن و چەخماخەکان لێداوە. دەڵم ئەگەر وایە ئەی زانکۆکانی ئێران چی؟ ئەی زانکۆیەکی ئاینی وەکو ئەلزەهرا کە کەسانی ئایدۆلۆژیای جمهوری ئیسلامی تێدا پەروەردە دەکرێت چی؟ ئەی قوم چی؟ ئەی کاشان مەشهەد چی کە ناوەندهایەکی زۆر مقدەسی شیعی تێدایە. پس کەوایە هۆکاری ئەم ناڕەزایەتیانە لە ڕاستیدا بۆ ئەو زوڵم و زۆر و ئیستبداد و ملهوڕیە ئاینیە دەگەڕێ کە جمهوری ئیسلامی 43 ساڵە بەسەر خەڵکی کوردستانی هێناوە لە ناوە بەو شێوە دڕندانە سەرکوت دەکات لە دەرەوەی مەرزەکانیش ئەو ڕفتارت دەکات کە ئەمڕۆکە بۆ جارێکی دیکە دووپاتی کردەوە و بەداخەوە ئەو گیانبەختکردن و بریندارانەشی لێکەوتەوە لە لای حیزبی دموکرات. هاوڕێ حەسەن هەر وەک بەڕزشتان ئاماژتان پێکرد دیارە کۆماری ئیسلامی لە جێگایەکی دیکەوە ینی شوێنێکی دیکەی دێشێ بەڵام بەم شێوەیە قین و تووڕەی خۆی دەردەبڕێ. ئەم حرەکەتەی جمهوری ئیسلامی بۆمبارانکردنی مەقەڕی حیزبەکان یا شوێنی حەوانەوەی حیزبەکان دیارە بۆ ئەوەیە کە تەئسیر لەسەر حرەکاتەکانی ناوەدانێ یا بڵین ئەمە بەم شێوەیە دەوێت تۆڵی خۆی بکاتەوە. حتمما ئەمە کاردانەوەی بووە چ لە ناوەوە چ لە دەرەوە. ئەگەر باسی ناوە بکەین هەر ئەم حرەکەتەی ئەمڕۆ چی کاردانەوەیەکی بووە لەلایەن خەڵکەوە، خەڵک بە جێگای ئەوەی کە ئەم حرەکاتە بیترسێنێت بیجێڕێتەوە بۆ ماڵێ. هەمیشە خۆتا لەم ینی لە فاصلەی ئەم دوو مانگەی ڕابردوودا کۆماری ئیسلامی هەر دشکردەوەیەکی بەرامبەر بەم ئاخێزە جەماوەری و شۆڕشەی کە کەوتۆتە ڕێبووە بە دژی خۆی شکاوەتەوە. ئەمڕۆ چۆن بوو بەریسپە ناوەوە ئەوەی ڕاستی بێت هەر لە سەر لە بەیانیەوە ناڕەزایەتی لە زانکۆکانی ئێرانە بەردەوام بووە. ناڵێم ئەمڕۆ دەستی پێکەوە چونکە زانکۆکان ڕۆژانە دەکوڵێن، خوێندگاکان ناڕەزایەتی بووە لە ئێوارەی ئەم ئێوارەوە لە ئەتراز لە شاری سنا لە شوێنەکانی دیکە دەستی پێکردووە و هەروەها لە دەرەوەی کوردستانیش لە کەرەج لە تاران لە شارەکانی دیکە ناڕەزایەتی بووە. ئەمڕۆکە سێ ڕۆژانەی هیچێ لە گیانبەختکردووەکان بووە کە بە هەزاران کەس چوونەتە سەر گۆڕی ئەو گیانبەخت کردووە و لەوێ دژی کۆماری ئیسلامی درۆژمیانداوە یا ئەو شوێنانەی دیکە ئەمڕۆ مثلەن سێ ڕۆژانە هەفتانە چلانە ئەو گیانبەخت کردوانە ئیتر کەس ناتوانێت بڵێ ئەمە ڕەنگ و بۆی ئاینی هەیە چونکە ڕەنگ و بۆی ئاینی ممکنە وەختی خۆی بەو نیەتەوە دانرابی بەڵام ئەمڕۆکە ڕەنگ و بۆی سیاسی هەیە. دەست ناوێت چەپڵە لێ دەدەن، دەست ناوێ درۆشم دەڵێن، دەست ناوێ سرود دەخوێننەوە. ئەمە لە چه ئاینێ کاشتی ماتەم ناگێڕن بەڵکو بە جۆرێک کە تۆڵە دەکەنەوە لە جمهوری ئیسلامی. جمهوری ئیسلامی هەڕەشەی لێ دەکەن کە تۆڵەی گیانبەختکردوەکان لێ دەکەینەوە و ناڵین ئاوا بەسەرتەوە بچێ. بنابەرئین ئەمڕۆ ئێمەتر ڕۆژانە شاهدی ئەو حرەکەتانین، شاهدی سێ ڕۆژانەین، شاهدی هەفتانەین، شاهدی چلەین و ئەمڕۆ پێش ئەوە بووە لە ناوخۆی وڵاتە. بەنسبەتی ئەم ڕووداوەی ئەمڕۆکەوە کە ڕووی داوە من لام وایە خەڵکی کوردستان و خەڵکی ئێران خەریکن خۆیان حازر دەکەن بۆ فەراخانهایە کە دراوە بۆ سێشەمە و چوارشەمە و پێنجشەمە لە عەرزی ئەو سێ چوار ڕۆژەدا. تەسەوری من ئەوەیە کە هەم لە کوردستان هەم لە ئێران ئێمە شاهدی حرەکەتهایەکی بەرینی ناڕەزایەتی دەبین کە لە ئیدامی ئەو حرەکەتانەیە کە تاکوونێ ئێستا ئەنجام دراوە. بۆیە ئەم حرەکەتانە سەری خەوانەوەی نییە. ڕۆژ بە ڕۆژ نفرەت زیاتر دەبێ، بێزاری زۆرتر دەبێ، جارجارێک ئەگەر پشوێکیشی تێدا درێ لە ڕاستیدا بۆ حەوانەوەیە، بۆ ئەوەیە کە ئیسراحەتی تێدا بکەن. بشتن بەشی زۆری ئەم هێزەی کە دەرگیرە گەنجەکانن خۆیان ئامادە دەکەنەوە گڕوتینی تازەیەک حتا ئەرزیابی حرەکەتەکانیان دەکەن. شەوی پێشوو چیمان کرد کە دەبوو نەمان کردای، چیمان نەکردە بوو مان کردایە. ئەوانە دەبینین لە تۆڕە کۆمەڵایەتیەکانە. هەروەیەکانی جمهوری ئیسلامی وەسیعەن لە حەولی ئەودایە کە تۆڕە کۆمەڵایەتیەکان محدود کاتەوە، فشار دێنێ بۆ دەرەوە، هەڕەشە دەکات. ئەو ئەقداماتێکی تریش کە لە دەرەوەی وڵاتیش لە ئارادایە نسبەت بە ئەم جنایەتانەی کە جمهوری ئیسلامی دەکەین لە واقعدا ئەو یەکانگیریەکە لە ناوۆ لە دەرەوەی وڵات هەمووی ئەمانە ئەو ئاخێزە جەماوەریانە بەهێزتر دەکە و من تەسەورم ئەوەیە لە ڕۆژەکان و لە هەفتەکانی داهاتوودا شەپۆلێکی نوێ و بەهێزتر و بە گڕوتینتر لە بەرابەر جمهوری ئیسلامیدا سەر هەڵدەداتەوە.
هاوڕێ حەسەن دیارە بۆمبارانکردنی سنوورەکانی هەر وڵاتێک پێشێرکردنی سەروەری ئەو وڵاتەیە و ئەو کارانەی کە کۆماری ئیسلامی بەرامبەر بە هەرێمی کوردستان و پێشێرکردنی سەروەری خاکی عێراق کردوێتی حتمما دەبێت ینی دەبوو یا دەبێت لە بەرامبەریدا کاردانەوەی حکوومەتی مەرکەزی و حکوومەتی هەرێم و ئەوانە هەبێت ئەگەر نەبووە بۆ ئەگەر بووە لە چه ئاستێکدا بووە ئایا لە ئاسی چاوەڕوانیەکاندا هەیە و ئەگەر نیت لێ بۆ کارەکەی چیە کاردانەوە بووە ئەمڕۆکە من لە بیرمان نەچێتەوە کە ئەم وڵاتە ئاسمانەکەی و تەنانەت حکوومەتەکەی و ئەوانە کە پێی دەڵێن حکوومەتێکی سربەخۆ بەڵام هێستا لەژێر چاودێری ئەمریکایەکاندایە بەو لە حازەوە نوێنەری ئەمریکا لە بەغا ڕاگەاندنێکی داوە بە نیسبەتی ڕاگەاندنەکانی تریان تونترە فڵان لە بیرمان نەچێ ئەمریکا و ئیتحادیە ئوروپایش کە ئەمڕۆکە دوودانە هاد و ناوەندی ئێرانی لە سپای پاسدارانەوە لە تەلەڤیزیۆنی سەر بە سپای پاسدارانەوە لە نەهادی ماڵی سەر بە سپای پاسدارانەوە لە مەجموعەیەک لە فەرماندەکانی ئینسان کوژ کە هەژنۆیشیان لە کوردستان و باقیەکان لە دەرەوەیە تەحریم کردووە و ئەوە لە ئیتحادیە ئوروپایە کە تاکو ئێستەکانی دەستی دەهێنا بەسەر جمهوری ئیسلامیە و بە قەولی کوردی دەڵێ پشیپشیان بۆ کرد ئەمە ئاڵوگۆری بەسەردا هاتووە ئەم سیاسەتە تند و تیشتر بووەتەوە بریتانیا هەر ئەمڕۆکە هەژنۆدانە نەهادی سەر بە جمهوری ئیسلامی تەحریم کردووە ئەمریکا هەڕەشەهایەکی تر واکە گروپی جێهشتکە لە ئەندونیزیا لە کۆبوونەوەدان ئەوانیش قسەیەک لەسەر ئەوەیە کە بڕیارنامەیەک لەم بابەتەوە بدەن کەسێکی وەکو ماکرۆن سەرۆک کۆماری فەڕەنسا تونترین قسەی کردووە ئەوڕۆکە باسی شۆڕەشی کردووە باسی ڕاپەڕین و ئینقلابی کردووە ئەمانە بۆ کەسانێک کە خۆیان بە متحدی جمهوری ئیسلامی دەزانی بۆ کەسانێک کە بەرجامیان هێناوە بۆ کەسانێک کە پێیان وا بووە جمهوری ئیسلامی لە ڕێگای بەرجامەوە دەستەمۆ دەکەن و جوابی وەڵام و نیازەکانی ئەوان دەداتەوە بۆ ئەوان دەتوانین بڵین سیاسەتێکی نوێیە تاو جێگایی بە عێراق و هەرێمیش دەگەڕێتەوە لە عێراقیشە وەزیری دەرەوەی ئەم وڵاتە لەگەڵ وەزیری دەرەوەی کۆماری ئیسلامی پەیوەندی کردووە و اعترازی کردووە بۆ حرەکەتەی کە کردویانە لە هەرێمی کوردستانیشە لایەنە پەیوەندیدارەکانی حکوومەتی هەرێم ناڕزایەتیان دەربڕیوە و اعترازیان کردووە بەم کارانەی کە جمهوریستان کرد ئایا ئەمە لە ئاستی ئەو چاوەڕوانیایە کە خەڵکی کوردستان هەیەە لە ئاستی و چاوەڕوانیایە کە ئەحزابی سیاسی بە حکمی ساڵها هاوخەباتی ئەم بەشەی کوردستان ئەو بەشەی کوردستان هەیەە لەو ئاستەدای بە باوەڕی منە هەر ئەو محکومکردانە کافی نییە بەڵکو ئەمان ئامرازی دیکەیشیان بەدەستەوەیە دەتوانن خودی دەوڵەتی عێراق کە دەڵێن دەوڵەتێکی فدراڵە مەرزەکان دەپارێزێت دەتوانێت حفاظت بکات لە مەرزەکانی خۆی دەتوانێت داواکە لە نەتەوەی یەکگرتووەکان بڕیارنامە لەم بابەتەوە پەسەند بکات دەتوانێت داوا بکات لە ئەمریکا مەرزەکانی خۆی کە لەژێر چاودێری ئەوانەیە بیان پارێزن بەڵام هیچ کام لەمانە ناکەن وی ڕاستە دەڵێن بەرجام میتر لە ئاخرین ڕۆژەکانی مەرجی خۆیاتی و خەریکە تەواو دەبێ بەڵام بە باوەڕی من هێستا ئەمریکا و تەنانەت یەکێتی ئوروپاش هێستا ئومێدیشان بە بەرجام ماوە هێستا پیان وایە لەو ڕێگایەوە دەتوانن جمهوری ئیسلامی بێنەوە ناومێزی مزاکرەوە لەگەڵیان تەوافق و دانیشتن بکەن تا و جێگای کە بازم بڵێم ئەگە بە عێراق دەگەڕێتەوە لە ڕاستیدا ئەمە پێشێلکردنی سەروەری عێراق پێشێلکردنی سەروەری هەرێمی کوردستانە بەڵام لە هەمان حاڵدا لە بیریشمان نەچێکە ئەم ڕووداوانە پەیوەندیشی بە بەغاوە هەیە جمهوری ئیسلامی دوای چەند مانگ کێشمەکێش و بێنە و بەرەو ئەوانە کە سەرۆک کۆماریان تێدا ساخ کردەوە سەرۆک وەزیریانیان تێدا ساخ کردەوە بەڵام جمهوری ئیسلامی بەوەیشەوە ناتوانین بڵێن سەرکەوتوو بۆ لەم کێشمە کێشانەیە ماڵی شیعە کێشەی تێکەوتووە مەرجعی ئاینی ئێرە کە سیستانیە لەژێر فشاری سپای پاسدارانە نوێنەرێکیان بۆ دروست کرد کە زاواشێتی و بەناو نوێنەریشێتی لە ئێران قسەیەکی کرد فەوری مەرجعی شیعەکان جواب داوتەوە نوێنەری من نییە من وتەبێژم نییە لە ئێرانە کە قسم بۆ کا بە زمانی منەوە ئەوە شکست و لە دەمدانێکی گەورە بوو لە سپای پاسداران و سیستمی دەسەڵاتدارەتی کۆماری ئیسلامی بۆیە بەو لە حازانەوە جمهوری ئیسلامی دڵێکی خۆشی لە عێراق نییە بە باوەڕی من شکاندنی سومعی حکوومەتی هەرێم جارێکی دیکە لێرە مەسەلەکە بەغایە دەوێت ئەمان تابعێک بن لە بەغا کێشەی نەوت هەیە کێشەی گاز هەیە کێشەی لە کیۆبینێرن هەیە کێشەی کۆرمۆر و ئەوانە هەیە کە بەشێکی زۆر لە نەوتی عێراق هەرێمی کوردستان لەوە دەڕواوە
ئێران ئەوەی پێخۆش نییە جمهوری ئیسلامی پێی وایە قازانجەکەی چێتە جیفانی تورکیا دەوێت ڕووکاتەوە ئەم لە هەمووی ئەم کێشمەکێشانەی هەیە لە دڵی ئەم کێشمەکێشانەیە کە ئێمە دەبێت ڕووداوەکانی منتەقەیی لێک بدەینەوە وەزعیەتی بەغا ببینین دەخاڵەتەکانی جمهوری ئیسلامی لەوێ دەخاڵەتەکانی عەرەبستانی سعودی پاشەکشەیە کە بە معنایەک بە جمهوری ئیسلامی کراوە شکستەکانی جمهوری ئیسلامی لە یەمەنا ببینین ئەو وەزعیەتەی کە تورکیە بە نیسبەتی جمهوری هەمووی ئەوانە ئەوەمان پێ دەڵێت کە جمهوری ئیسلامی ئەگەر فشارێکیش بۆ ئێرە دێنێ دەیەوێت حیزبەکانی کوردستانی عێراقی زۆرتر تەسلیم کا بە سوودانی من خۆزوەزیرێکی تازە کە دایان ناوە لەگەڵ لایەنی شیعە هاوتەری بن لەم ڕووداوانەداوە تەسلیمی ئەوانیان کا و ئیمتیازی زیاتریان پێ بدا بۆ ئەوەش بە باوەڕی منێکێک لەو هۆکارانەیە کە دەبێت خوێندنەوەمان بۆی ببێ و من لام وایە جمهوری ئیسلامی لەم بابەتەیشەوە حەول دەدات کە جێپیەی لە بەغا پیلێژ بووە لێرە بە ڕەقیب منتەقەیەکانی خۆی لە هەرێمی کوردستانە جێپێ لێش کات و بتوانێت ئەو تەوازونە لە بەغا سەنگینتر کا بە قازانجی خۆی هەورە حەسەنوەر وەک بەڕێزشان ئاماژتان پێکرد دیارە ئەم کێشەیە یا ئەم ئامانجی کۆماری ئیسلامی دەتوانانی لە چەند ڕوانگەولێکی بدەیەوە و زۆری بە شێوەیەکی کۆنکرێت ئاماژەکردن فقط بۆ هۆکارێک ڕەنگە زۆر دژوار بێت ئالۆزە مەسەلەکە هەروەک باست کرد ئایا پێگەی کۆماری ئیسلامی لە نێو عێراقدا لاواز بووە بەهێزتر بووە ئێمە دەزانین کە ئێستا ئاسمانی عێراق لەلایەن ئەمریکاوە کۆنتترۆل دەکرێت یا بڵین تا ئێستاش ئەمریکا خاوەنیەتی ئێستا هێژمونی عێراق هێژمونی ئێران لە عێراقدا لە چه ئاستێکدا بە نیسبەت پێش و لاوازتر بووە بەهێزتر بووەوە نەخشی ئەمریکا کە وەختێک دەزانین کە کێشەکانی بۆ ئیمتیاز وەرگرتن لە تورکیایە لەسەر مەسەلەی بازاڕی ئابووریە لە منتیقەکەدا هەروەک باسیشت کرد دیارە تا ڕادەیەک ئیمتیاز وەرگرتنە یا تەسلیمکردنی ئەحزابی دەسەڵاتدار لە هەرێمی کوردستانە بە نیسبەت ڕووداوەکانی بەغداوە هەموو ئەوانە بەڵام ئەگە بە شێوەیەکی مشەخص باسی ئەوە بکەین کە هێژمونی ئێران ئێستا لە عێراقدا لە چه ئاستێکدایەوە ئەمریکا چ دەورێکی من پێم وابێ ئێران کەماکان یەکێک لە یاریکەرە سەرەکیەکانی سەحنەی سیاسی عێراق بحکمی ئەو پەیوەندیە کە هەر لە سەردەمی سەدام حوسێنەوە لەگەڵ ڕەوتە ئیسلامیەکان و ئەو جەریاناتانی کە دروستی کرد دوای ئەوە تەداخلێکە کردی و ئەمریکا ئاگاهانە شانی بۆ شل کرد بۆ ئەوەی کە لەگەڵ سیاسەتەکانی ئەمریکا داهاتەوە لە منتەقەکەدا ئەو سیاسەتە گشتیانەی کە بە تۆری کولی بووی بە تایبەت ئەوان بەنەوەیەک لەگەڵ جەریاناتی ئەلقاعیدە و ئەوانە دەرگیر ببوون و ئەوە ئێران بوو بە لە حەزێکەوە عێراقی بۆ ئارام دەکردنەوە ئەوە تەنیا لێرە نەبوو بەڵکو لە ئەفغانستانی شابوو ئەوە ساحبەیەکی نوێنەرێکی ئەمریکایە وابزانم هەر لە ئەفغانستانایە لە دەیکات دەڵێ وەختێک کە ئێمە لە ئەفغانستانە گیرمانە کرد تووشی بۆنبەست داهاتین ئەوە بەرپرسانی جمهوری ئیسلامی بوون کە گرێچوەرەکانیان دەکردەوە بۆیان حل دەکردی دەی لە ئەفغانستانێکا کە ئێران ئەو نفوزی ئەتبارەی نەبووەوە لە عێراقێکا کە دووەمین وڵاتی شیعەنشینە دوای ئێران و ئەو هلالە لێک دەداتەوە لەگەڵ یەمەن لەگەڵ لوبنان لەگەڵ فەلەستین لەگەڵ سووریا معلومە خۆجێگە و پێگەی ئێران زۆر لێرە زیاتر بووە بۆیە بە دوای ڕووخاندنی سەدام حوسێنە کە یەکێک لە ڕەقیبە ئەسڵیەکانی منتەقەی ئێران بوو یەکێک لە پەرچەمدارانی ناسیۆنالیزمی عەرەب بوو لە بەرابەر ناسیۆنالیزمی ئێرانیدا بۆیە ئەو تەوازنە ڕووخانی ئەو تەوازنە بە قازانجی ئێران تەواو بوو ئێران قازانجی کرد لە ڕووخاندنی سەدام حوسێن و ئیستفادەیەشی لێ کرد لەو وەزیەتە ئەوە بەڵای کە بەسەر سونیەکان هاتن تێکچوونی منتەقەکانیان ئەو وێرانکاری و هەمووی ئەوانە کە کرا گشتی ئەمانە ئەمریکا دەیزانی بەڵام ئەمانە بە قازانجی ئێران و بە قازانجی هیلالی شیعەتەوە دەبوو بۆ ئەوە بوو کە بە باوەڕی من ئەمریکا حەولی دەدات کە ئێران دەستەمۆ بکات ئێران بێنێتە ژێر ڕکێفی خۆی بەڵام ئێران ئەوەی نەدەکرد ئێران هەرچی زیاتر هێزی لێ وەردەگرت هەرچی زیاتر خراپکاری دەکرد و ئەوانە بەڵام لەم ڕووداوانەی چەند ساڵی ئەخیردا هەر لە مەسئلەی فلستینەوە تماشا بکەین کە ئێستا دەڵێ مەسئلەیەک بە ناوی فلستین نەماوە بۆ جمهوری ئیسلامی چەند جار ئەوەی کە ئیسرائیل لە جەرەیاناتی سەر بە ئێرانی دا چەند جار لە لوبنانە ئەو کێشانە هاتە پێشەوە لە سووریەدا ڕۆژانە ئەوە ئێرانە لەتمە دەخوا بەدەست ئیسرائیلیەکانەوە و بردومانی چەک و کەرەستەکانیان دەکەن بردومانی هێزەکانیان دەکەن ئەوان لە یەمەنا جمهوری ئیسلامی سەرکەوتنی بەدەست نەهێناوە لە مقابلی ڕەقیبەکانی تریدا لە
لوبنانە کە چاوی لێ بکەین نەسڕڵڵا لە حاڵی پاشەکشێدایە هەم بە ڕێی هەم بە دەنگ هەم بە ئەتباری سیاسیەکەی هەمووی ئەمانە سەرچاوەکەیان کە ئێرانە و زەعیفبوونی ئێران لە منتەقەکەدا دەبیندێ ئەمڕۆ کە قابلی پێشببینیە و بە باوەڕی من ئەمریکایش ئەمە دەبینێ هەر لە ناو خودی عێراقە کە پرسیارەکەی جەنابتان بۆ کە لێوە تەماشا بکەن لێرە لایەنێکی تونندڕەوی وەکو سەدر کە ساڵها بردیان لە قومدایان دەرسیان پێوت پەروەردەیان کرد ئەوڕۆکە جهاتە سیاسیەکەی بەرەو عەرەبستان و لایەنی سونیەکان گۆڕیوە ناسیۆنالیزمی عەرەبەکەی لە ئاینی شیعەکەی قەویترە لە حەدەث و ڕووداوە سیاسیەکانی ئێرەدا بۆی هەمووی ئەوانە ئەوەمان پێ دەڵێت ئێران لە منتەقەکەدا و لە عێراقیدا زەعیف بووە لە خودی کوردستانی عێراقیشدا لە بەرابەر دەوڵەتی تورکیەدا زەعیف بووە ئەوە واقعیەتێکە کە لەو منتەقەدا و حتا کوێ ئێران بەنەوەیەک ئێرە بەبێ خاوەن دەزانێت دەڵێت کە تورکیا ئەو هەموو جنایەتە دەکات ئەو هەموو کوشتارە دەکات تیارەکانی لە ئیستانبول و ئەنکاراوە هەڵدەستن و دێن و لێرە پێنجوێن و دەوروبەری ڕانیە و قەڵاتزێ و ئاسۆس و شوێنەکانی کە بردمان دەکەن ئێمە بۆچی نەیکەین ینی وڵاتێکی بێخاوەنە 30 کیلومتر هاتوتە ناو خاکی ئەم وڵاتەوە زۆر جێگای داگیر کردووە بۆی ئێران لەو بابەتانەوە خۆی بە خاوەن نەسەق دەزانێت خۆی بە خاوەن ئەوە دەزانێت کە مەرزێکی توولانی تری هەبێنێ ئەو کارانە بکە بۆیە من دەڵێم ئێران زەعیف بووە بەڵام ئەم زەعیف بوونە تا ئێستا ئەمریکا پێ خۆش نەبووە لە ئاستێکی زۆریشا زەعیف بێت تەوازنەکەی بە باوەڕی من بە معنایەک ڕاگرتووە بەڵام لە ئێستا بەولاوە کە گۆڵەی ئێران لە ناوخۆی وڵات کەوێتە لێژی سیاسەتی یەکێتی ئوروپا نسبەت بە ئێران ئاڵوگۆڕی بەسەردابێ سیاسەتی ئەمریکایش بەو معنایە کە ئەوان متحدینی ئەسڵی ئەمانن ئەوی ئاڵوگۆڕی بەسەردادێ و ئەمریکا تەسەوری من ئەوەیە هەم ئەمریکا هەم اتحادیە ئوروپا سیاسەتەکانیان نسبەت بە جمهوری ئیسلامی تونتر دەکەنەوە ئەو کارێک کە ئەوڕۆکە مەسەڵەن اتحادیە ئوروپا کردوێتی 31-32 دانە ناوەند و ناهادیان هەرچەند بەڕاستی ئەگەر چاوێ کە زۆر شتێکی سۆمبلیکە شتێکی زۆر جددینی ئەگەر ئەوان ڕاست دەکەن ئەگەر ئەوان پشتیوانی ئەو ناڕزایەتیانن ئەگەر بە قەولی خۆیان دەڵێن دەبێ ئیمکانات فراهم بێ خەڵکی ئێران تعینی سەرنوشتی خۆیان بکەن ئەیوە سفارەتخانەکانی جمهوری ئیسلامی داناخن خۆ ئەوە لە هەموو شتێک بەسیترە ئاخر بستن فەرماندەی سوپای پاسدارانێکە پێم وانە سەکانی پایتەختی دەدانە وڵاتی ئوروپایی بزانێ ناوەکەی چییە ئەو خەریکی جنایەت بوون شمار حسابی چیشی لەوان نییە لەوێ بیبێ ئەوان لە رووسیا لە چین هەیەە لە هندستان هەیەە لە شوێنهایکی تر هەیەە کە پەیوەندیکی ینی مەسەن ڕێگایان نادین بێن بۆ اتحادی ئوروپا ئەو شارێکە هاوڕێ حەسەن لە قسەکانی پێشودا لە لێکدانەوەکەدا ئاماژەت بەوە کرد کە ئێستاش ڕۆژئاوا بە ئەمریکا و ئوروپاشەوە قەتی ئومیدیان لە ئێران نەکردووە ینی هەر ئەم گوشارانەی کە ئێستا دێنە سەری بۆ ئەوەیە کە ئیمتیاز زیاتری لێ وەرگن بۆ ئەوەیە کە زیاتر دەستەمەوەی کەن و لە ڕاستای سیاسەتەکانی خۆیاندا ئەمە لە قسەکانی پێشووتردا هەبوو بەڵام بەنسبەت کۆماری ئیسلامیەوە کە لە ناوچەکەدا خۆی بە خاوەنسە هەم دەزانێت خۆی بە نیمچە زلهێزێک لە ناوچەکەدا دەزانێت هاوشانی تورکیە ئەوانەوە پێشتریش هەڕەشەی کردکەوە مانۆڕشی لەسەر سنوورەکانی ئازەربایجان و هەرێمی کوردستان و تەنانەت هەڕەشەشی کردکە هێرش دەکاتە سەر بەشێک لە عەرەبستان و ئەوانە ئەمانەش بڕوای من لەو ڕێگایەوە دەیە لەو جێگایەوە دێ کە دەیەوێت قەدەر قودرەتی خۆشی نیشان بدات بەڵام لە ناوە تووشی ئەو کێشەیە بەڵام ئەو توانایانم هەیە دەتوانم ناوچەکە تووشی کێشەکەم ئاڵۆزی دروستکەم ینی تقریبان هەر دەچێتەوە ئەو معادلەی کێشە لەگەڵ ڕۆژاوە ئەوانە ئیمتیاز چەندە بدات چەندە نەدا چەندە پاشەکشە بکات مەسەلەکە ئەوەیە ئەم بزوتنەوەی کە ئێستا لە ئێران کەوتۆتە ڕێ چاوەڕێ دەکرێت کە ئیجازەی ئەم شێوە مانۆڕانەی پێبدات یا ئەوەی کە ئیمکانی ئەوە هەیە کە لەگەڵ ڕۆژاوە لەگەڵ ئەمریکا بە سازانێک بگەن کە تەسیری لەسەر ئاخێزەکانی ناوەوە هەبێت یا پاشەکشەی پێ بکەنە چۆن ینی ئەم حرەکەتە چۆن هەڵدەسەنگێنی کە ئێستا من پێم وابێ ئێستش تا ئێستێشی لەگەڵ بێت ڕۆژاوە بە ئەمریکا و ئیتحادیە ئوروپایشەوە هێستا لەسەر سازان لەگەڵ جمهوری ئیسلامی سەرمایه‌گوزاریەکەن هێستا ئەو فشارانەیان بۆ ئەوەیە کە جمهوری ئیسلامی دەستەمۆ بکەن ئەو فشارانەیان بۆ ئەوەیە کە بە قەولی خۆیان لە ناوخۆی کۆماری ئیسلامی ئاڵوگۆڕ دروستکەن جا ئێستا ئیسلاح خوازەکانن کە من پێم وابێ ئەوانەی تر کارتێکی سوتاون یا موسەوی و کەڕووبی و ئەوانە بن هەر ئەوڕۆکە خاتەمی قسەی کرد و قسەکانی بە قەولی خودی بەشێ لە ئێستاحتەڵەوەکان زۆر خراپ بووە پێی وایە جمهوری ئیسلامی نەدەڕوخێ ئەوە نەدەبێ بیڕوخێنی چونکە ئەوان دەزان نەگەر جمهوری ئیسلامی بڕوخێ ئەوانیش دەڕوخێن لەگەڵی
ئیسلاح تەلەب ئوسولگەرە دیگەر تەمامە ماجرا ئەوە خوان بەشێکن لەو حکوومەتە و کە ئێستەیش بە قەولی خۆیان بیر لە دەورانی تەڵایی ئیمام دەکەنەوە. بۆیە ئەوە تاوجێگایی بە ئەو بەشە لە پرۆژەی حکوومەت دەگەڕێتەوە، یان ئەگەر غەرب و ئەوانش بێن لەسەر ئەمانە سەرمایە گوزاری بکەن. هەیە بەڵام ئایا کونێڕەوتی ڕووداوە سیاسیەکانی ئێران ئیجازەی ئەمانە دەدا؟ ئەو فاکتۆرەیە کە هەر هێزیی شۆڕەژێر دەبێت لەسەر ئەوە سەرمایە گوزاری بکە، لەسەر ئومێدەکەی لەسەرەوە دەبێت ئەوە بەهێز بکە. ئەو حرەکەتەیە کە ئێمە لەسەری دڵمان پێی خۆشەوە. من پێم وابێ ئەوەی تا ئێستا دەیبینین ئەلاڕغمی ئەوەی کە سەنە غەرب هیچ کاردانەوەیکی ئەو تۆی نەبووە و خەڵک ئەو مەوجەش دەبینین لە دەرەوە لە شارێکی وەکو کۆڵنی ئاڵمانە وەختێک 100,000 نەفەر دێنە سەر شەقامەکان ئاڵمان ناتوانێت تون نەبێتەوە بە دلیلی ئەوەی قسە لە 3-4 ملیۆن ئێرانیە کە لەوێن حزبی دەسەڵاتدار سپاینی احتیاجی بۆ ڕێیە هەیە. بێزگەل لەوە ئەو هەموو خەڵکە ئێرانیە جیا لە ڕێیەکەیان لە پرۆسەی اقتصاد و سیاست و هەموو شتێکی وڵاتەیە تەسیریان هەیە. ئەمانە تەسیری هەیە لەسەر خودی اتحادیە ئوروپا و لەسەر ئاڵمان و ئەوانە. بۆیە چی ئەتوانێت بەری ئەوم لام وایە فقط ئەو بزوتنەوە لەناوەیە. ئەو بزوتنەوەیش لەناو ئەگەر ئێمە تۆشایکەین تا ئێستا ئەوەی کە دەیبینین بەرەو پێشچوونە. ڕاستە مثلەن ئێمە بە حکمی ئەوەی کە جمهوری ئیسلامیمان زۆر ناخۆش دەوێت لە بیرمە خۆش جەنابیشتانە بیرتانە ساڵەکانی 58 و 59 ئەوانە هەر شەڕی دوای شەڕی 3 مانگە و جمهوری ئیسلامی هێرشی کردەوە هەموو کەس پێی وابوو دوای 89 مانگ جمهوری ئیسلامی دەڕوخێ. کەس پێیوانە بە هەموو جادوگە جام مەلاکەی بۆ ئەوە دەبێت دەسەڵاتدارەتی بکە. مەلاکەی ئەتوانێت کۆمەلگایەکی ئەو کات 40 ملیۆن 45 ملیۆن نفوزی ئێرانی بەڕێوە بەرێ. مەلاکەی سیاست دەکەنەوە لە سوورەتێکە ئەمە مەلا نەبوون، ئەمە سیستمێکی اقتصادی، سیاسی، بانگی، ئیداری هەمووی ئەوانە بوو کە بەشێ لەو یارمەتیانە هەر لە خودی غەربە و ئوروپا و بەتایبەت ئاڵمان و ئەوانەوە دەکرا. بۆی ئێمە ئەوەندە تووڕێنە جمهوری ئیسلامی خەڵکی ئێران هەموو کەسێک بەوەیشی کە لە دەرەوەی بەوەی کە لە ناوەیە بەوەی لێرێ هەمومان کەشە و ئەخەوین بەیانی هەڵەسین خەبەر بزانین جمهوری ئیسلامی ماوە، ئەرە بزانین اتفاقیان نەکەوتووە، ئەرە بزانین ڕووداوی مهمی ئەمڕۆکە بە نیسبەتی جمهوری ئیسلامیەوە چییە. بەڵام جمهوری ئیسلامی هێستا کارتایەکی لەبەردەستدایە، هێستا ئیمکاناتێکی هەیە. بۆیە هەمووی ئەوانە ئەوەی کە دەتوانێت دانەدانە ئەو کارتانە بسووتێنێ وەکو ساڵی 57 لێ بکە لەگەڵ ڕژیمیشە فقط بزوتنەوەی جەماوەریە. ئەو بزوتنەوە توودەیە ئاعترازاتی سەر شەقامەکە هەیە، دانیشتجوون بە فیداکاریەوە هاتوون، لاوان و گەنجەکان سنگی خۆیانیان کردووە بە قەڵغان لەبەرابەر تیری گەرم و گەرمی جنایەتکارانە. بەڵام هێستا دوو بەشی مهمی ئەم کۆمەلگایە بەڕاستی نادوویکی بزوتنەوەی کرێکاریە کە ناوەندەکانی ئابووری لەژێر اختیاری ئەوانە. وەیەکیشی بەشێکە کە بازارە، بازاریش خۆمان دەزانی محافزەکارە. بازار وەختێک کە زانی ئەو شەپۆلە عەزیمە هات و زانی ئیتر دەرەقەت نایێت و بازار زەرەر دەکا و خەڵک خەریدی لێ ناکە ئەو کاتە دە ساڵی 57 جواب بوو. جا بۆیکانە من لام وایە ئەوەی کە دەبێ بە باعسی ئەوەی کە بە نسبەتی غەربەوە بە نسبەتی وڵاتانی دیکەەوە سیاسەتیان بەرەوکوێ دەڕوانەهایەتەن چ دەکەن شەپۆلی ناڕەزایەتیەکانی ناوخۆیە حرەکەتەکانەوە. ئەوە بە هەر میزانێک بەهێزتر بێ بە باوەڕی من سەرمایە گوزاریکردنی ئەمریکا و غەرب لەسەر ئێران کەمڕەنگتر دەکاتەوە. بە هەر میزانی ئەو شەپۆلە ئەگەر مەسەلەن بۆ کاتیش بێت پاشەکشێ بکە ڕاوەستێت ئیسراحەت بکە هەرچێک بێتە پێشەوە ئەوان زیاتر وەسوەسا بن بۆ دانیشتن لەگەڵ جمهوری ئیسلامی ڕێگایکی بۆ بدۆزنەوە لە ڕێگای چینەوە. ڕووس کە ئێستا جارە لە سەحنەی سیاسیە زۆر پۆتین خۆشنا و معتەبەر نییە. هەرچی هەیە چینە یا هندوستانەکە بە نوعێک دۆستایەتی ئێنە دەوڵەتەکانی تری منتەقە کەسیش ئەو دۆستایەتی لەگەڵ ئێران نییە لە شەرایطی فعلیدا کە بە فریانە بنون بۆ پردی ارتباتیە. جا ئەوەیە کە من پێم وابێ ئەو ئومێدەی کە هەیە و ئێمە سەرمایە گوزاری لەسەر دەکەین ئەو شەپۆلی ناڕەزایەتیانەیە کە دەتوانێت هەم جمهوری ئیسلامی بەرەو هەڵدێرەکە بەرێ هەم غەرب و ئەمریکا و ئەوانەیش هەرچی زیاتر لێی بکشێنەوە و نەهایەتەن تەسلیم بەوە بن کە لە زمانی شایشە لە کۆنفرانسی گوادالەوە بکردیان. هاوڕێ حەسەن ڕووک لە قسەکانی ئێوەشدا هەبوو کۆماری ئیسلامی ئێستا زەرفەتی ماوە هەرچەند خەڵک پێیان وایە کە کۆماری ئیسلامی زۆر بە ئاسانی نەڕوخێت ئێستا کەوتوتە
حاڵەتێکەوە کە هیچی بەدەستەوە نەماوە بەڵام ئەوەکی کە سیاسی بیر بکاتەوە و دوورنما یا بەڕێ ڕەوتی ڕووداوەکان تاقیکە دەزانێت کە کۆماری ئیسلامی ئێستاش هێندێک دەرفەتی بەردەستانماوە یا هێندێک زەرفەتی هەیە کە بەکاری نەهێناوە تازە خودی حرەکەتەکە شەرگەمە باسی دەکەین دەبێت جەماوەری تر بێتەوە دەبێت کۆمەڵایەتی تر بێتەوە و پتەوتر بێت بۆی بتوانێکە زەربەی آخر بۆشێنێت بۆ ئەوەی کە و ئەم حرەکەتەش احتیاجی بە زەمانە و لە عینی حاڵیشدا بەردەوام بوون بۆ ئەوەی کە هەم بەردەوام بێت و لە درێژە یا لە زەمانێکدا کە لەبەر دەستیدا بتوانێت خۆی وەها سازمان بدا کە گورزی آخر لە دەسەڵاتی کۆماری ئیسلامی بۆشێنێت دەبێت چ بکات ئێستا ئاستەنگەکان چۆن دەبینی ئەو کەم و کوڕیانەی کە بە خودی بزوتنەوەکەوە هەیە لەگەڵ ئەوەی کە هەمووی ینی تو هەر شوێنێکی چاو لێ دەکەی هەموو تازەگەریە هەموو شتی تازەی تێدایە دروشمی تازەی تێدایە حرەکەتی تازەی تێدایە تاکتیکی تازەی تێدایە لەگەڵ هەموو ئەوانەدا هێندێک ڕەنگە کەم و کوڕی و ئاستەنگوانێک کە ئاماژت بە دوو ینی بە خاڵێکی زۆر گرنگ کرد کە پەیوەست نەبوونی دوو توێژی گەورەی کۆمەلگا بوو بۆ ئەوەی کە ئەم توێژانە پێوەی پەیوەست بن و بۆ ئەوەی ئەم حرەکەتە نەوێستێت و تووشی شکست و بێهیوایی نەبێت پێشنیارەکانی بەڕێزت یا پێشبینیەکان بۆ داهاتوو چییە؟ من پێم وابێت ئەو حرەکەتە کە تا ئێستا هاتووە دەستکەوتی زۆری بەدەستێناوە نوێگەری و نوێخوازیەکی زۆری لە دڵی ئەم جنبشەدا بەدی هێناوە کە ئەوە منطقی بزوتنەوەهای توودەیە مثلەن هەر ئەوەی کە عەرزم کردی 3 ڕۆژە و هەفتانە و چلە لە حاڵەتێکی ئاینی دەرچووە ئەمڕۆکە کەس بە خاتری هیچ لەسەر ئارامگای هیچیان بەختکردوی قورئان ناخوێنرێت کەس دەستی بەرز ناکاتەوە کەس لە خۆی ناداوشی حتا خانەوادەکانیان تۆ مەسەلەن تەماشای دایکێک دەکەی کە جگەرگۆشەکەی لە دەستداوە دەسماڵێکی سووری بەدەستەوەیە و ئەوەندەی ئەحساسات دەیگرێت خەریکە جۆرێک وەک ڕەخسمانەندێکی ئەوە دەکا بەجێی ئەو شکڵانە لە ناڕەزایەتی کە جاران دەردەبڕاو ئەوانە بۆیە جنبشی جەماوەری جنبشی خەڵکی ئەو نوێگەرایی و ئەو تازەگەریە لەگەڵ خۆی دێنێ مەسەلەن ئەوەی کە ئەو شەوەی کە لە زیندانی ئەوین قەرار بوو قەومێ ئەگەر لە تارانە بەدەیان و بتوانم بڵێن بە سەدان هەزار ماشێن و خەڵک و ئەوە دەوروبەری زیندانی ئەوینیان نەتەنیایەت فاجعەیەک دەبوو کە ئەمڕۆکە کۆمەلگای ئێرانیان پێ دەترسان ئەوانە بەری ئەو نەوع حرەکەت و کردەوەی کە جمهوری ئیسلامی خەریکە دەیکا بەری ئەوانە دەگرن یا مەسەلەن تۆ لە کوردستانە تەماشا بکە هیچ ڕۆژێک نییە کە ئێمە شاید ئێمە ئەتراز و ناڕەزایەتیانە نەبین یا ئەوەی کە تووردانی پێچی مەلا و مێزەری مەلاو ئەوانە ئەمە لە ڕاستیدا نفرەت لە چییە؟ نفرەت لە دەسەڵاتێکە کە مەلا لە واقعا سوملی خۆپیشاندانی ئەو سیستمەیە لەوانە دەیبیننەوە و خەڵک بەوە ئەتراز و ناڕەزایەتی خۆیان دەردەبڕن یا مەسەلەن منداڵێکی چکۆ لە کچان حجاب و مەقنعە توور دەدەن سرود دەخوێنن یا ئەو شار و زەخت و زۆرانەی کە مەسەلەن لە کوردستانە یا لە غێری کوردستانە لەسەر بەسیجی و بەکرێگیرا و هەمووی ئەوانە هەیە بۆیە ئەوەی کە چی دەکا بە باعیسی ئەوانە لە زۆر جار لە قسەکان پێشویشمانە قسەمان کردە و تومانە باوەڕی من یەکێک بەرین بوونەوەی هەرچی زۆرتری ئەم ئەترازاتانەیە ئەم ئەترازاتانە هەتا کەم بێتەوە ئێوە تەماشا بکەن دەماسەنجی لەشی هەر بنیادەمێک لە خۆمانەوە تا خەڵکی تر تەماشا بکەین ڕۆژانە ئەو شەوەی کە ئەترازەکان کەم دەبێتەوە خەڵک نیگەرانە ئەرێ دەنگ نییە ئەرێ خەوتەوە ئەرێ چی لێ دێ لە سوورەتێکە ئێمە گەر 56 و 57 بین لە بەرچاوی خۆمان 56 لە یەکەم کۆبوونەوەی کە لە تارانە بۆ کانونی نووسەرانی ئێران ئەو ناوەندی گۆتە دای نابوو دەستی پێکرد زمسانی 57ەوە 15 مانگ تولی کێشە ئێستا ئێمە تازە خەریکین دەگەین بە 2 مانگ حرەکەتێکی مەدەنی عینی ئەوە ئێمە الان خەریکین تازە دو دەگەین بە 2 مانگ کەم ئەترازەمان کردووە 2 مانگ لێکوە 15 مانگ لێکوە بۆ یەکانێ دەوامی ئەم حرەکەتە بەردەوامبوونی ئەم حرەکەتەیەکێک لەو حاڵەتانەیە کە ئەو 2 مانگش نیشانی داوە کە بەردەوامە ئەوە خاڵێکی خاڵێکی ئەو وحدەتەیە کە لە ناویە دروست بووە دەبێ هەرچی زیاتر پەرە بستێنێ دیارە دەنگی ناشاس هەیە هەم دەنگی
لە ئازربایجانە هەیە ئەو هەڕەشە و گوڕەشانەی کە ناسیۆنالیستە تورکەکان دەیکەن هەم لە کوردستانیشە بە باوەڕی من هەیە دەنگێکی ناسیۆنالیزمی بە دوور لەو حرەکەتە شۆڕژگێڕانە و جەماوەریەکە هەیە هەم ناسیۆنالیزمی ئێرانی کە هەیەی شعاری مردمی هەن نازانم چی ئەوە کە ئەوە ئابادی لە بەرابەر ژن ژیان ئازادیدا ئەمانە هەمووی ئەو دەنگە ناشازن لە بەرابەری ئەوانەدا ڕاوەستان هیچیشیکە لەو ئەرکانەیە کە لە سەرشانی ئەم بزوتنەوەیە تەرحکردنی دروشمایەکە ئەو دروشمانە بتوانێت خەڵک کۆکاتەوە ئەمە زۆر مهمە دروشمایەکی جەماوەری کە لە دڵی ئەو ناڕزایەتیانەوە دێنە دەرەوە ئێوە تماشای دەکەی مەسەلەن دژایەتیکردن لەگەڵ خۆفرۆش لە کوردستانە خەڵک کۆ دەکاتەوە هەر ئەو ڕۆکە لە تەزاوراتێکە لە سنە لەسەر گڵکۆیەکی لە گیان بەختکردوەکان سەربازێک بووە کە چەند ڕۆژ لەوە پێشتر بەیتامی ئەوەی کە تەقەی نەکردووە گیانی بەخت کردووە خەڵک کۆبوونەتەوە دروشمەکان عەلەی خۆفرۆشە لە بێوران بینیمان دروشمەکانیان لە دژی خۆفرۆش و بەکرێ گیراوە ئەمانە ئەو دروشمانەیە کە خەڵک کۆ دەکاتەوە نەهایەتەن دەڕێگای ئەم دروشمانەوەیە کە سەرنگونی جمهوری ئیسلامی تێدا مسۆگەر دەبێت پێشگەلەوە مەسئلەی سازمان ڕێکخراو تەشکیلات الآن ئێمە لە ناوخۆی وڵاتە شاهدین مەسەلەن جوانانی سنە جوانانی تاران کمیتەی مەحەلات ئەمانە هێستا گشتگیر نەبووە و بێزگەلەوە هێستا کوێ یەکانگیریش نەبووە ئەمانە ئەگەر یەک بگرنەوە مثلەن کمیتەی مەحەلاتی سنە لەگەڵ تاران لەگەڵ شیراز لەگەڵ مەشهەد لەگەڵ ورمێ لەگەڵ مەهاباد لەگەڵ سەقز لەگەڵ شارەکانی دیکە ئەمانە ببن و فەراخانیەکانیان واحد بێ هەر کمیتەیەک بۆ خۆی فەراخان دەدا جوانانی پرشور و شەوخی تاران فراخانە دن بۆ سێشەمە سنە فراخانەدا بۆ چوارشەمە مەشهد فراخانەدا بۆ نابێ ئەوە ئەگەر ئەمانەی یەک بگرنەوە و لە دڵی ئەم یەکگرتووەیەدا ئەو مەوجە عەزیمەی کە تەکان بە جمهوری ئیسلامی دەدات و جمهوری ئیسلامی پاشەکشەیەکی زۆرتری پێدەکات ئەوەیش هیچێک لەو ڕێکارانەیە کە دەیباتە پێشەوە دروستکردنی سازمان و نەهات وەروە ئەو ڕاهبەریە ئەمە زۆر جار باسی ئەوە کراوە کە ئەم جنبشە هەم باشیەکی ئەوەیە کە لەو نەوع ڕاهبەریە سنەتیە گوزەری کردووە ڕاهبەری ئەوە شایە مەرگ بەر ستەمگەر چشا باشێ چ ڕاهبەر ئەوە گوزەر لەو ڕاهبەریە سنەتیەیە بەخۆ هیچ جنبشێکی ناتوانێت بێسەر بێ ناتوانێت تا ئەبەد بێسەر بمێنێتەوە شەبەکەی ئیجتماعی ناتوانێت نەهایەتەن عاقبەتی ئەو جنبشە ئەی کێ دەبێ بەسەری ئەو جنبشە خۆقسەی ئەوە خۆمە ئانارشیز نین کە بڵێن ئەوە دەبێت لێستە لە فکری چیدا ئەو نەهادە چییە لە نەزەری ئەمە شوراکانە شورای محلات شورای گەڕەکەکان شورای شار شورای ئوستان شوراهای سەرتاسەری کەسی دیکە دەڵێ پارلمان دەبێ ئەوانە بێ یا مەسەرەن ئەوتم شعارهایە دەنگێکی ناشاز کە لەو بینیا خەریکە دێ مەسەلێکێکی ئەوەیە کە لە سیستان و بەلوچستان و لایەن مەولی عەبدولحەمیدوانەوە هات انتخابات بۆ قانونی ئەساسی کام قانونی ئەساسی قانونی ئەساسیە کە 33 ساڵە جنایەت دەکات چه انتخاباتێک بۆ ئەوە دەکەیت ئەوە انتخاباتیشت بۆ کرد ئەوە بەندی ویلایەتی فەقیهیشیان لابرد دیکتاتۆرێکی بەجێی مەسهەبی مەسەلەن سپایی بێنن چ لە ژیانی خەڵکە دەگۆڕێت بۆ یەکانێ ئەو نوع درۆشمانەی هیچ تەناسبێکی لەگەڵ ئەو حرەکەتە نییە خەڵک بینینی ئەو درۆشمان ئێمە زۆر جار وتمانە تەنها ئەوە کافی نییە کە جمهوری ئیسلامی نەمێنێ ئەی چی بێتە جێگاکەی مهمە ئێوە چاومان لێیە مەسەلەن تۆ تماشا بکەن یەک دانە مساحبەی ڕزای پەهلەوی کاناڵی مەنوتۆ کاناڵی ئێران ئینتەرناشنال کانالی BBC کانالی بۆیس ئەمریکا و بە هەزاران شەبەکەهایەکی فەردی و شخصی و ئەوانە چۆن خەریکن ساوتیەکەن بەڵام لەگەڵ دەنگێکی ئازادی خوازی دەنگی کۆمۆنیستەکان و سوسیالیستەکان بە هەزار نەوعی دیکە بەری پێدەگرن کە نێتە دەرەوە یا ئیجازەی پێنەدەن کە لەو شوێنانەوە منعکس بێتەوە وێ من لام وایە ئەو مەجموعە ئەقداماتە هەماهەنگە بە یەکەوەی نەک دانێک و دوانوسیان و لە دڵی ئەو جنبشانەشدایەکە هەم ڕاهبەر دروسە بێ هەم شەبەکەهای ئیجتماعی دروسە بێ هەم درۆشمەکان یەکان گیرە بێت بەڵام ئەوە ئەرکی ئەو تێکۆشەرە سوسیالیست و ئازادی خواز و پێشکەوتوانەیە سکۆلارەکانە تەرەفدارانی بزوتنەوەی مەدەنیە تەرەفدارانی دژ بە زۆر جار دەڵێن خشونەت دەبێت بڵێن خشونەت کێ دەیکە تاریخن خشونەت تەبەقەی دەسەڵاتدار کردوێتی لە بەردەداریە بەردەدارەکان کردیان لە دەورانی فێئۆدالیزما فێئۆدالەکان و سیستمی ئاغاکان کردیان لە ئێستەیشدا تەبەقەی سەرمایەدار دەیکە خشونەت کاریگەر خشونە لەکوێکە سوسیالیستەکان و ئازادی خۆجامعی مەدەنی خشونەتەکەی چییە کۆ دەبێتەوە دروشم دەدات خۆی فۆرمولە دەکات خاستەکانی مەترحەکە چه خشونەتێک وەکانێ هەرچی خشونەت هەیە لەلایەن دەسەڵاتدارانەوەیە لەلایەن تەبەقەی حاکمەوەیە وەکانە دەبێ ئەوانە هەم لایەنە منفیەکانی ببینین و ئیجازە نەدەین بەوانە خەڵک بترسێنن هەم لایەنە مثبەتەکانی ئەو حرەکەتانش ببینین بۆ ئەوەی کە
عبور بکەین لە مۆزیەتەوە ئەو جنبشە بەرینە پێشەوە. ئاخرەکەیشی من ئەوە دەڵێم جنبشی کوردستان ڕەمزی سەرکەوتنی جنبشی کوردستان تێکەڵی لەگەڵ جنبشی سەرتاسەریە، هیچ ڕێگایەکی ترمان نییە. کاک کسایی ئەمڕۆ کە ئەوە ئەسەن منطقی ئەو مبارزەیەیە. تۆت مەشاکە جمهوری ئیسلامی لە دەورەی خومینیەوە زۆر جار دەیان کوت خومینی کابرایەکی مەسەلەن سەرسەریە یا تەشخیصی نییە سدووری ئینقلابی ئیسلامی. باوەڕ کە بەشێ زۆر لەم درۆشمانە جەرەیانی ئیسلامی لە چەپەکان و بەڕێی من لە سوسیالیستەکان گرتیان کاری جەماوەری لە ناو خەڵکا بۆ تەحمیق و تحقیریان نەک بۆ ئاگاکردنەوەیان یان بیتە گۆشەی مزگەوت و بیر فقط لەو دنیایان پێ بکەیتەوە. کارەکە کارە جەماوەریەکە لەوێ گیرا لە حەسەن بەناو لە جەرەیاناتی ئیسلامی و ئینقلابی ئۆکتۆبر و ئەوانە گیران. یا مەسەلەن ئەوەی کە وڵاتێکت ئەگەر بەدەستەوە بێ قودرەتێکت پێ بێم قودرەتە بەبێ هاوکاری منتەقەی تۆ بە جێگایەک ناگەی. ئەوە منتەقەکەیەتی ئەوە ئەوەی کە پێی لە مارکسەوە پێی دکتۆر ئینقلابی مداوم، ئینقلابی پەیگیر، ئینقلابێکی بەردەوام. ئێمە احتیاجمان بەوەیە. کوردستان احتیاجی بۆ ئینقلابی مداومەیە. کوردستان احتیاجی بەوەیە کە پێی بڵێن کوردستان چەشم و چراغی ئیران. احتیاجی بەوە نییە کۆمەڵێک ناسیۆنالیستی متحجری معنای پاوانخواز بێن و ئەو درۆشمانەی کە دەیدەن ئەوە دژی فارس و دژی تورک و دژی کوێ و کاکەیان سێڵاوی ئەوان دەدبات. دەبێ ئەوانەی کە ئەوە دەکەن نامەسئولن وەیکانە ئینسانی مەسئول ئەو ئینسانەیە کە واقعیەتەکان ببینێ. کوردستانی عێراق خۆ ڕێفراندۆمیش کرا بۆ بەجێگایە نەگەی. کوردستانی سووریە ئەوە وەزیەتەکەیەتی کەسێک کە ئەوانە نابینێت دڵسۆزی خەڵکی کوردستانیش نییە. بنابەرین بەردەوامبوونی ئەو حرەکەتە لە سەرتاسەری بوونیشی دایە. جنبشی کوردستان دەبێت یەکەڵ بێ بەوە، دەبێت متحدینی منتەقەیشی بدۆزێتەوە، دەبێت سبحینە لە منتەقەکەدا جمهوری ئیسلامی متحدی منتەقەی لە هلالی شیعە دۆزیەوە. ئێمە دەبێت متحدینی منتەقەی خۆمان لە ناو کرێکار و زەحمەتکێشە لە هەموو منتەقەکەدا بدۆزینەوە بەبێ ئەوە ئەگەر ئینقلابێکی ئازادی خوازانە دیموکراتیک هەرچی بێت ئێمە تەرەفداری ئینقلابی سوسیالیستین. ئەگەر ئەو ئینقلابە دموکراتیک و ئازادی خوازانەش بێ بەبێ متحدینی منتەقەیمان بۆمان ڕاناگیرێ، بە پۆڵی عەرەبستان سەرکوتیەکەن، بە چەکی تورکیە سەرکوتیەکەن، بە ئەسلحەی بە هێزی تاڵبا ئەلقاعیدە و تاڵبان و ئەوەی کە لە پەنای دەستمانایە شەڵاڵی خوێنمانەکەن. بنابەرین ئەو سیاسەتە کە دەبێت لە منتەقەکەدا ئەو ئینقلابەمان هەمەگیر بێ، بەردەوام بێت، مداوم بێت. ئەوانە ئەو ئیستراتیژیە دروست و ئینقلابی و شۆڕەژگێڕانەیە کە جنبشی کوردستان و جنبشی خەڵکی ئێرانیش بە باوەڕ من بەسەرنجام دەگەێن. هەورە حەسەن ئاماژەت بە زۆر مەسایل کرد وەکو ئاخرین پرسیار و وەکو مەترسیەکیش کە مەترحیکەین تا ئێستاش کۆماری ئیسلامی زۆری هەوڵدا لەم تەریقەوە بتوانێت ڕای گشتی ئێران چەواشە بکات، مەترسی لە بوونی ئێران بێنێتە گۆڕێ و هەر ئەمانە نووسارە حرەکەتی کە لە سیستان و بەلوچستان کردی ئەو کوشتارێک کە خستێڕێ بۆ ئەوەی کە ڕای گشتی تەحریب کات دەست بدەنە چەک بە شەڕی مسلحانە دەست پێ بکات و لە کوردستانی تا دەسەرتاوە هەتا بە بڕوای من هەرە و پاشەکشە یارە و بلاشیرکردنی کە لە شنۆ کرا تقریبا داوێک بوو دانرا بەڵام یار بوو لە کوردستاندا ئەوەندە دەرایەت و سیاست بوو کە نەکەونە ئەو داوەوە. تا ئێستاش کۆماری ئیسلامی لە هەوڵی ئەوەدا هەیە کە شەڕی نیژادی نەتەوەیی یا شەڕێکی مسلحانەی چەکداری زوودڕست خاتەڕێ بۆ ئەوەی کە خودی بزوتنەوەکەی پێ سەرکوت بکە. لەم بوارەدا تا مەترسیەکان لە چه ئاسێکدا دەبینیم؟ پێم خۆشە سەرەتا ئاماژەیەک بەوە بکەم بە مەسئلەی تەجزیە تەڵەبی. بزانی تەجزیە تەڵەبی دروشمی ناسیۆنالیزمی ئێرانیە. ئەمە دروشمێکە لە کۆنەوە لە زمانی شاوە لەو کاتەوە کە دەڵێن ڕەزاشا باوکی ناسیۆنالیزمی ئێرانیە ئەرتەشی دروست کرد، قوارەی ئێرانی شکل پێدا، سیستمی ئیداریەکی ئەمڕۆیی دروست کرد، ئێرانی لیباسی متحدل شکلی دروست کرد، کەشفی حجابی کرد بە باوکی ناسیۆنالیزمی ئێرانی ئەو دەناسرێت. ئەگەر چی پێش ئەویش کەسانێکی دیکە بوون بەڵام بەرها ئەو ناسیۆنالیزمە مۆدێرنە بەوە دەناسرێت. لە دەورانی ئەوەوە لە کێشەهایەکە لە خوزستان بوو، لە کێشەیەکە لە ئازربایجان بوو، لە کێشەیەکە لە کوردستان بوو، لە هەمووی ئەمانە وشەی تەجزیە تەڵەبی ئەو وشەیەکە ئێرانی و ناسیۆنالیزمی ئێرانی خەڵکی عادی ئێرانی پێدەترسێنێت. لە سوورەتێکە جوابی ئەوە فقط چیە؟ یەکدانە ئێرانی دموکراتیکە. ئەگەر ئێرانێک ببێ کە مافی شارەوەمەندی تێدا بێ بۆ هەموو خەڵکی ئەو وڵاتە و بە ڕسمیەتیشی بناسێت چێ لەگەڵ ئێران دەبێ یا لەگەڵ ئێران نابێت، ئەوە ئەتوانێت هەوێنی یەکگرتوویی
کولی خەڵکی ئێران بە یەکەوێ لە حاڵەتێکی ئاوادا من مەسەلەن نازانم خەڵکی کوردستان جیابێتەوە لە منتەقەیەکی ئاوا پڕ لە ئاژاوە و گێرە و کێشە ئەوانەدا بەکوێ دەگات دروستکردنی مەسەلەن سۆمالیەکی دیکە ئەریترەیەکی دیکە وڵاتێکی فەقیری دیکە چێ حسنێکی هەیە مەگەر وڵات بۆ ژیان نییە بەڵام ئەوە حەقی خەڵکی کوردستان ئەگەر شێوە جیابێتەوە بۆ ئێمە نابێت لەو درۆژمە بترسین و نابێت تەسلیمی ئەو درۆژمی ناسیۆنالیزمی ئێرانیش بین ئەوە نوکتەیە بوو کە پێم خۆش بوو ئاماژەی پێ بکەم وە خەڵکی کوردستان لە هیچ دەورەیەکی شاخە کام حزبی سیاسی هەیە لێرە مەسەلەن بڵێ من سەربەخۆ خوازم کوردستانێکی سەربەخۆ دروست دەکەم و ئەوە تایبەتمەندیەکانی ئەم کوردستانە سەربەخۆی ئەگەر بیشیڵێ بە جێگایەک ناگات بە دەلیلی ئەو هەموو دژمنەی کە لە دەوروبەرمانە هەیە ئەوە تاو جێگایشی بە خەباتی چەکداری دەگەڕێتەوە خەباتی چەکداری لەلایەکەوە ئێمە پێمان تەحمیل کرا ئەخر لە کوردستانە خۆ نەهادهای دموکراتیک بوون شوراکان بوون مەجمەعی خەڵک بوو بەرابەری ژن و پیاو بوو ڕۆژنامەیە کە لە تاراندا دەخرا دەهات لە سنە و مەهاباد دەفتەرەکەی دەکردەوە فعالێکی سیاسی کە لەوێ دەکەوتە خەتەرەوە داهاتن لێرە مەقڕی هەموو هێزە چەپ و غیرە چەپەکان لە کوردستانە وجودیان بوو ئازادیەک بوو کە جمهوری ئیسلامی ئەوەی بۆ تەحمیل نەکرا بۆی تەحمل نەکرا جمهوری ئیسلامی بوو بە باعثی ئەوەی کە خەباتی چەکداری بەسەر خەڵکی کوردستانە داسەپان خەڵکی کوردستان بە دڵخواز دەستی بۆ چەک نەبرد بە دڵخوازیش ئێستا ئیدامە بۆ خەباتە نادا بەڵکو لە واقعدا شەڕی ئێرادەیە ئێستا کە جمهوری ئیسلامی پێمان دەکات ئەو دەویست بە زۆری چەک ئێرادەمان پێک بشێنێ ئێمە نیشانماندا کە لە خەباتی چەکداریژە ئێرادەمان هەیە کە مەقاومەت بکەین و بە دروستیش لە بەرابەریاندا ڕاوەستان و تاکوون ئێستەکانیش ئیدامەی بووە بۆیە بەو لە حازەوە داهاتووی خەباتی چەکداری بەرەو کوێ دەڕوە تا ئێستا چۆن هاتووە دەبێت ئەوە بزانین کە خەباتی چەکداری بربەستەکانی بەڕسمیت دەناسین کوردستانی عێراق بۆ ئێمە پشتی جبهە نییە کوردستانی عێراق بۆ ئێمە سەنگەرێک نییە کە خەریکین هێزەکانمانی لێ تەمدیدی خوا دەکەینەوە هێز دەنێرینەوە بۆ ئەو دوو هێز دێنین بۆ ئێرە و ئەومان بە حکوومەتی هەرێمی ژووتووە وەکانێ بەهانەگرتن بە ئێمە لە هەرێمی کوردستانە ئەوە بەهانەیەکی ناڕەوایە ئەوە جمهوری ئیسلامی شەڕە بە حکوومەتی هەرێم و بە دەوڵەتی عێراق و بە ئەمریکا و بە هەمووی ئەوانەی دەفرۆشێ لەسەر ئێمە بۆیە خەباتی چەکداری ئێمە تابعی پرینسیپی خۆیەتی تابعی ئوسولی خۆیەتی خەباتی چەکداری ئێمە نەدەتوانێت وابەستە بە عێراق بێ نەدەتوانێت وابەستە بە تورکیە بێ نە بە عەرەبستان بێ نە بە ئیسرائیل بێ نە بە هیچ کام لەوانە بێت خەباتی چەکداری دەتوانێت فقط لە ناو دڵی جەماوەری کرێکار و زەحمەت کێشا بێت بۆیە ئەوەی کە ئێستا بە سەدان جوان یا هەزاران جوانی پڕشور و شەوق بە ئەحساس لە ناوە داوا دەکەن بێنەوە هێزی پێشمەرگەتان بێننەوە ئەوە ئێمە دەبێت ئەو دوورنمایە بڵێن کە کاکەجیان لەو کاتەدا کە بزوتنەوەیکی جەماوەری خەریکە هەڵەقوڵێ لەو کاتەدا کە خەڵک خۆیان خەریکن خۆیان ڕزگارەکەن کۆمەڵێک فریشتەی نەجادەر لەو دیومەرزەکانەوە بە کەڵەشینکۆف و بە قەناسە و بە تیربارەوە خەریکن دێنەوە سنە و سەقز و مەریوان ڕزگارەکەن ئەوە ڕێگای ڕزگاری نییە ئێمە شارەکانمان پێ بوو کە پاشەکشێمان پێکرا ئەگەر جارێکی دیکە تووشی ئەو وەزیەتە بینەوە واگەر ئەو جەماوەرە لە پشتمان نەبێ بۆ خەباتی چەکداریە واگەر ئەو خەڵکە مەناتقی ئازادمان نەبێ شارمان بەدەستەوە نەبێ بۆمان ناپارێزرێ واگەر شاریشمان بەدەستەوە بێ سەنگەرەکانی تری ئینقلابمان لێ بگرنەوە وەکو ساڵی 58مان لێ دەکەن دانیشگامان لێ بگرن زوتنەوەی کرێکاری بگرن تورکمن سەحرا سەرکوتکەن بەندەر ئەنزەلی بە خوێن بکێشن خوزستان تێکەڵی شەڵاڵی خوێن بکەن ئەو جارەکە هێزەکەی دەمێنێت و جات تەجزیە تەڵەب بڕۆن بۆ گیانیان هەر ئەوە دەخەومێکی قەومە وەکانێ من دەڵێم خەباتی چەکداری تایبەتمەندی خۆی هەیە ویژەگی و خصوصیاتی خۆی هەیە هێزی بزوێنەری خۆی هەیە لەو جێگای کە تەواومان کرد ناتوانانی هەر لێوە دەست پێ بکەینەوە بەڵکو چۆنمان دەست پێ کرد دەبێت هەر ئاوای بیپارێزینەوە ئەویش ئێمە لە دڵی قیامێکەوە دەستمان بر بۆ چەک لە دڵی ڕوخانی دەسەڵاتێکەوە دەستمان بر بۆ چەک من دەڵێم لە دڵی ڕوخاندنی جمهوری ئیسلامیە بەڵێ خەڵکی کوردستان چەکدار دەبێت چەکداریش دەمێنێتەوە ئەو کاتە دەبێت بیر لەوە بکەینەوە کە ئەو هێزی چەکدارە چۆن بچێتە خزمەتی شوراکان چۆن بچێتە خزمەتی دەسەڵاتی جەماوەری چۆن نەبێ بەهێزێکی حزبی چۆن شەڕی ناوخۆ دەست پێ نەکاتەوە هەمووی ئەوانە جا بۆیەکانێ خەباتی چەکداری بۆ ئێمە تاکتیکە ئستراتیژی نییە خەباتی چەکداری دەبێت منتەبق بێ لەگەڵ ئستراتیژیەکەمان ئستراتیژیەکەمان لە ئێستادا چییە حەولدانە بۆ بە جەماوەریکردنی ئەو خەباتە خڕکردنەوەی کرێکار و زەحمەتکێش پێکهێنانی ڕێکخراوە جەماوەریەکان پێکهێنانی نەهادهای دموکراتیک شوراکان هەمووی ئەوانە کومیتەهای مەحەلە هەمووی ئەو کارانە ئەوە خەباتی چەکداریمان ئێستا دەبێت لە خزمەت بێدەنگکردنی تفەنگەکان ئێستا لە خزمەتی ئەوەدایە بەڵام ئایا کوێنێ هەفتەیەک و دە ڕۆژی دیکە
لە ئەگەری ڕووداوە هەیەکا کە قوڵ دەبێتەوە ئەو تفەنگانەی ئێمە هەر بەشانمانەوە دەبێت نا ئەوە لەو شرایطەدا تەشخیصی دەدەین کە چەندێک خزمەت دەکات بۆ حرەکەتە چەندێک دەیباتە پێشەوە بە دڵنیاییەوە نەک تەنها لێرە لەناوە بە هەزاران پێشمەرگەی لایەنە سیاسیەکان هەن کە چوونەتەوە هەر ئەوان لێ خەباتی چەکداری دەست پێ دەکەنەوە بۆ یەکانی ئومێدی ئێمە هیوای ئێمە دواڕۆژی ئێمە ئەو بزوتنەوە جەماوەریە ڕاپەڕینە ئەو شۆڕەشەی وە لەسەر ئەو ئێمە دەبێت سەرمایە گوزاری هەورە حەسەن زۆر زۆر سپاس بۆ بەشداری لەم بەرنامەیەدا خوشحاڵ بووین بەڵێ بینەرانی ئازیز و خۆشەویست بەم شێوەیە گەشتینە کۆتایی بەرنامەی ڕاستەوخۆی ئەمڕۆ بەو هیوایی کە بەحسێکی کە لێرە داکرا جێگای سوود و ڕەزامەندی ئێوە بوو بێت تا پێگەیشتنەوەیکی دیکە ماڵاوە ژیانێکی خۆشتان بۆ بە ئاوا دەخوازی شماڵی هێڵە شنەی بەسۆز و تاو بەسۆز و تاو دامە و بەهار بافریداگیر کاری وڵاتەکەم باوەکەم باو منژی لەموو مەوژی لەموای دوایە زەران ئەولی پلان نیسانەوە گردە هاویم مەیڵی بەوە گۆرانیژان خەیڵێمەوە گۆرانیژان سوای باوە کوژراو دەمێستەڕژێنێ بە تەسا من بە سوستێ لاوەستینە باقینترم لەو هەناسە من باوەڕێم بوومە لەرزام دێڵی زەوی دەلەرزێنم دەلەرزێنێم چێ و تەنان لا بندێنێم هەموو گیانە هاژێنم دەهاژێنێم من ڕووناکی ئاسۆژینێم وەک تاوەڵێم بۆ ژێر دەسان من شوڕشی ماگرە سوورەکەی کوردستان هاگرە سوورەکەی کوردستان هاگرە سوورەکەی کوردستان هاگرە سوورەکەی کوردستان لەگە تۆ مای خوشکی ببێرم بەرە مەیدان بەرای دەلێرم لەگە تۆ مای خوشکی ببێرم بەرە مەیدان بەرای دەلێرم بە تێکۆشان و خەبات وەرە دەستگارکەی وڵات گەردەگا بە ئاواتی ژن ژیان ئازادی لەگە تۆ مای خوشکی ببێرم بەرە مەیدان بەرای دەلێرم لەگە تۆ مای خوشکی ببێرم بەرە مەیدان بەرای دەلێرم ژن ژیان ئازادی بە
بتكوشان وخبار من نسقر كين ولا قد قابا